ڕۆژان کاتتان باش. ئۆگدین ناش شاعرێکی ناسراوی ئەمریکیە لە 1902 تاکو 1970 ژیاوە. شاعری لیریک بوو بۆ منداڵان و میوزیکل لیریکی نووسیوە. دەگوترێت کە زمانی لاتینی زۆر چاکزانیوە. دایکی سکۆڵەری کلاسیک بوو، زۆر هاوکاری ناشی کردووە لە فێربوونی لاتینیدا، هەروەک شارەزا بووە لە ئەڵمانی و فەڕەنسیشدا. شارەزایی لەم زمانانەدا هاوکاری ناش بووە لەوەدا کە توانیوێتی زمان تا کەنار ڕاوبنێ. بۆ نمونە قافیەی شیاری ناش لە شاعیرانی دیکە گەلێک جیاوازە. خۆی دەڵێ لە 6 ساڵانەوە بە قافیە بیری کردوێتەوە. ڕەچەشکێن بووە لە زماندا و تامێکی قۆشمەی داوە بە شیعر. مانای وشە لای ناش زۆر بایەخی پێدراوە. سەرباری شیعر لە نمایشی میدیایی سەردەمی خۆیدا زۆر دەرکەوتووە. لە 1932دا دەبێ بە کارمەند لە نیویۆرکەر کە دیارە دەستگایەکی گەلێک زەبەلاحی ئەمریکیە بایەخ بە زۆر لایەنی هزر دەدات، بە تایبەتیش هونەر و شیعر. لە 1933دا خێزان پێکدێنێ، لە 1950دا بۆ ئینستیتیوتی هونەر و نامەی ئەمریکی هەڵدەبژێرێ. لە 19 مەی 1970دا دڵی ئەم شاعیرە قۆشمەیە لە لێدان دەکەوێ. دوای خۆی بەرهەمێکی زۆری چاپکرا و چاپ نەکراوی بۆ بەجێهێشتوین، لە نێوانیشاندا بەڵگەنامەیەکی زۆر لە پۆستکارد، نامە و ڕەشنووس کە لە 40 بۆکسی پێڵاودا پاراستوونی. مەرگی زیاد لە 50 ساڵ لەمەوبەر ڕێی لەم شاعیرە نەگرتووە کە تا ئەمڕۆ سەرساممان بکات و زەردەخەنە بخاتە سەر لێومان. لە 2005دا بایۆگرافی ناش بە هاوکاری ئەندامانی خێزانەکەی بە چاپ دەگات کە بە چڕی ئاماژە بۆ نامەکانی ناش دەکات. پیاوێکی گەلێک قۆشمە بووە، ئەمە بە ئاشکرا بە بەرهەمەوە دیارە. وەرگێڕانی شیعری ناش گەلێک سەختە چونکە زمانێکی ئاسایی بەکار نەهێناوە. هەڵبەت من شیعرێکم هەڵبژاردووە کە زمانێکی ئاسایی تێدا بەکارهاتووە. شێعرەکە لە 1945دا ناش نووسیوێتی، من چەند ساڵێک لەمەوبەر وەرم گێڕاوەتە سەر زمانی کوردی. شێعرێکی گەلێک ناسکە دەربارەی خانمێکە بە ناوی میرەندا کە دەبێ بە 30 ساڵ سەری دنیای لێدێتەوە یەک و وا دەزانێت کۆتایی ژیانە. شیعرەکە دەیەوێت میرەندا هێوەر بکاتەوە بۆ ئەوەی کە لە تەمەن نەترسێت. ئەو ئافرەتەی وا دەزانێت 30 ساڵانە. شیعری ئۆگدین ناش. میرەندا بەنابەدڵ لە خەو ڕادەبێ، هەست دەکات خۆر پڕی لە ترسە، هەنگاوێکی نابەدڵ دەنێ و بەدڵ ڕاوچێ خۆی دەگەیەنێتە ئاوێنەکە. میرەندا لە چاوی میرەنداوە پیر و سەرسپی و چڵکنە. 29 ساڵ دوێ شەو تەمەنی بوو. ئەم بەیانیە بووە بە 30. وەک ئەستێرەی بەرەبەیان دەدرەوشێتەوە، وەک گزنگی خۆرە تاو شەوق دەداتەوە. مۆتەکەی ساڵنامە ڕاوی دەکات. میرەندا وێرانە. ئەی کچی ساویلکە کچی زیوین، ڕووی ئاوێنەکە لە خۆت بکە، کات ساڵ دەگەڕێنێ، دەتپەرستێ هەر وەک چۆن ئەویش دەیپەرستیت. کات بێ کۆتایە بۆ تۆ، ساڵنامە بۆ مرۆیە، ساڵی یان 30 چییە بۆ نازداریەک ئافرەتی ئەفران دەبێ. شەو جارێکی دیکە 30 نابینێتەوە. هێوەر بەرەوە میرەندا، دەست بدە پێکەکەت و ئەو دەم پێم بڵێ بەهار تەمەنی چەندە میرەندا. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەدا.